سلام و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێ. خۆشەویستان و ئازیزان لە هەر جێگایەکان خۆشحاڵ و شادومانین. جایەکی دیکەش بە خزمەتی ئێوەی عزیز و خۆشەویست شادەبینەوە. لە شاری سلێمانین لە بازاڕی حەوزە وشکەکە لە لای حاجی عوسمان ڕەسوولین کە ساڵانێکی زۆرە لەو بازاڕە خزمەت دەکا و خەریکی سەرەتا کوورەی هەبوو کاری ئاسنگەری کردووە. جا من پێم خۆش ڕاستەخۆ بچمە خزمەت جەنابیان و لێی بپرسم بابزانم ئەو لەگەڵ ڕۆژی و تاعەت و ڕەمەزان ناچۆنی. كاك حاجي السلام عليكم. عليك السلام ورحمة الله. بخير بن سلام بخيرات البيشوشي بخيراتين تلفزيون كتانا كم بخيراتين خوشتانا كم بخير بن سلامت يا تشاوم هاتن يا اخو بخير سلامت يا اخو بابزانم لقل نيج وتاعات ورمضان اتسوني والله الاخوه بزياد بزور باش مع عيب بنيه ولاد برزة عايشون على ولاد هاد ولام قلي برزيش الحمد لله اخوه بزياد سباسي خوايدي ويا سباسي خواي بله اي لقل يشو كاركة تاتسوني والله لقل ايش كاركة ما باشم الاخوه بزياد عيبيني دمك امي شدكي ويا تقريبا لشستو يكو بله سرتا ايرو تيبو يعني تكارت دكتور ليرا حتى اويك حكمت بڕیارێکی دا کە ئەم کورانە لا بەرێ لێرە لەبەرەوەی سیمای شارەکان ناشرین کردبوو بەڵام بەعکسەوە جوانیان کرد هەتا ئەو وەختە من هەر ئیشی کورەمە کرد. باشە مادەم ئیشی کورەت کردوی دەبی خۆ ڕەمەزانی قەدیمیش ئەوەی کە با بڵێن بە هاوین و بەزستان و لەگەڵ ئیشی کورەکەشتا بە ڕۆژوو بووی هەر لێرەکە لە کاتی هاوینە لێرەکە بە ڕۆژوو بووم لە هاوینە لە مانجی حوتە لە مانجی هەشتا لە ڕەمەزان کەوت پێ بە هەر مانجێکەوە من هەر بە ڕۆژوو بوو بە ڕۆژوو بووی ئیشی کورەشت کرد ئیشی کورەشم کردووە زۆر باش هەتا ئێوارەش نەڕۆیشتمەوە تا ئێوارەش نەشخەوتوی بە ڕۆژ نەخەوت ئامادەش نەبووی ڕۆژەکە دوشێنی ڕۆژەکەشم نشکاندەوە بەڵام زۆرم تینووە بەس ڕۆژەکەشم نشکاندەوە. باشە مام حاجی پێشتر خەڵک چۆن بوو لەگەڵ ڕەمەزان و تاعەت و عیبادەتە زۆر باش بوو خەڵک زۆر باش بوو پێشتر خەڵک مەسەلا هاوین بووە بەهار بووە و پاییز و هەر وەختێ بووە کابراکە لە ڕەمەزان بوو هەر بە ڕۆژوە بوو باشن خەڵکارێکی زۆر لەخوا بە زیاد بووە خەڵک بە ڕۆژوە زۆر باشە بابزانم لە قەدیمە بەڵێ چ شتێک زۆر بێتاقەتی دەکردی وەکو چی ینی بۆن من لەگەڵ ئەوەی کە بە ڕۆژوو بووی دروستکردنی چ شتێک زۆر ماندووی دەکردی وڵی ئەمە هەموو شتەکان عزیەتی هەیە ئەبێتۆ لەو ئاسنە ڕقا مەسەلا تەشوێ دروستکەی تەوراز دروستکەی داس دروستکەی بێڵ دروستکەی گاسنی جوود ئەو وەختە من گاسنی جووتیشم دروست دەکرد کە بەگا نازانم تۆ ئەوەت بینیوە یاندا لەوانەیە نەتبینی ئەمە جیلی نوێینە نەتبینیوە ئەوەشم دروست کردووە بەڕاستی لە کاتی ئەوەیە کە گاستم دروست کردو زۆر تینی گەرماکەم بۆ هاتۆ چکە ئاسنەکە پان و گەورە بووە لەسەر دەستگاکە تینم بۆ هات. باشە گەورەکانی ئێوە چۆن هانیان دەدەن کە بە ڕۆژوو بن و پابند بن بەدینەوە وڵا لەخوا بە زیاد بێ خەڵکی پێشینەوە قەدیمەکان زۆر باش بوون بەچەکانی خۆیان هەموو فێری ڕەوشت و ئاداب و ئەوانە ئاکرد. لە ڕاستی ئێستا من گلەیەکم هەیە کە خەڵک مناڵەکەی خۆی فێری ڕەوشت و ئاداب ناکە لەوە گلەیت هەیە ئارە وڵا یعنی سیرکە ئەو مناڵە لە ناو جەماعەتێکە دانیشەیە ئەو مناڵە زۆر ئیزعاجە مناڵی جاران وانە بوو. باش مام حاجی ئەوە چی پێ دەرێن و چۆن دروست دەکرێت خۆت دروستی دەکەی ئەمە تەوراسە بەڵێ لە کاتی خۆیان من ئەمەم دروست کردووە ئەمە تەوراسی پێڵێن اینجا لەمە گەورەتری هەیە لەمە بچووکتری هەیە هەتا ئاخری ئەوە لۆ چ بەکاردێت بەڵێ ئەمە بۆ دار بەکاردێت داری پێ ئەبڕێت بۆ دارە بەڵێ تا ئەمە مەسەلە بڵین ئەوە دارە ئەتوانی دارەکەی پێ ببڕێ ئاوە ئەمە بچووکە ئەتوانی داری گەورەتری پێ ببڕێ داری بچووکتری پێ بڕێ ئاوە زۆر باشە ئەی
خەڵکێک زۆر ئەمانە دەکڕێ و دەیبا بە زۆری خەڵکی لادێ خەڵکی لادێ باشە هەر بە ئەدی ئەمەیان ئەوە مقاشە مقاشی نانەواییە ئەوە بۆی دەستیان نەسووتی ئەمە بۆ نان بەکاری دێنن من ئەمەم دروست نەکردووە بەڵام شتەکانی کەی کە تۆی بینی هەموم دروست کردو یعنی ئەوانش خۆ دەودارانە چاچی دەکەی و ڕێشی دێ ئەم دارانە ئەگەر نەچێتە ناو تەورەکەەوە یا پاچەکەەوە ئەتوانم چاچی کەم و بیەن مخوارەوە جوان بەڕێک و پێشی و بیدەمە کابرای کە مشتریە و لێمەکردێ ئەویان بۆچی خەڵک زیاتر دەیبا ئەمە بە زۆری بۆ تەور و بۆ پاس لەوانەیە تۆ تەور و پاس نزانی چییە چیە دەبات بۆمان باسکە پێم خۆشە من ئەو شتانە هەموو مەسەلا بۆ نمونە ئەمە تەوراسە لەوە گەورەترە کە مەسەلا هینم کردووە لەوە گەورەترە مەسەلا بڵێن ئەمانە ئەمە هەر نمونەیەک لەوانەیە کە من لە کاتی خۆیان دروستم کردووە ئەمە ئەجا بگرە زیاتر شتەکان زیاترە بەڵام من ئەمە لە کاتی خۆیان دروستم کردووە ئەمە بۆ چی بەکاری دێنن بۆ ناو باغ بەکاری دێنن سەلا بەڵێ بەو شێوە ئەگەر دەستم بیگاتێ ئامایە ئاوایە ئەوا دەرەچیە بەس ئەمەیان ئیدارە ئەمەشیان ئیناو باخە ئەمە داری پێتاشن مەسەلا گەردارێک بیانە ڕێکیکەن بەوە ئەیتاشن و بەمەش بۆ بژار و بۆ ئەشتیوا بەکاری دێنن باش ئەوە بڵێ دەستت خۆشمە حازی جاران بە چ فتارتان دەکردەوە قەدیم وڵا بە زۆری مەسەلا هەر خورما بوو ئەو شتانە بوو ئەگەر لە کاتی ترێشا بوو بێ بە ترێ و بە ئاو و بە ئەوانە شتی وا کەم بوو لە قەدیمە بە ترێش فتارتان کردی بڵێ بە ترێ و بە ئەوانە بە خورما هەبوو بە کەمی باشە بۆ فتارکردنەوە جاران خەڵک چۆن فتاری دەکردو بۆنە هەموو لەسەر سفرەیە کۆ دەبوونەوە بەڵێ هەموو لەسەر سفرەیە کۆ بوونەوە ئێوارە و سبحان الله ئەو ڕەمەزانە هەموو ئێوارەیەک دەنەوە ئەشتی لەسەر بۆ ئەو سفرەیە زیاتریش خی گەورە ئیتر بەرەکەتەکەی دابوو ئافرەتەکانی پێشتر مادی تر نەبوون لە ئێستا بەڵێ ئەی چۆن ئەوان زیاتر ماندوو بوون وەکو ئێستا نەبوو ئێستا ئافرەت کەمتر ماندووە بێ ماو حاجی گیان ئێمە دەچینە لە هەر کەسێک دیاری پێشکەش دەکەین ئەمۆکو یادگاریەکیش لە بێنمان دەمینێتەوە ئینشاءالله بە زیاد بخوانی بڕێ ئەمە عەفیەتێکی زۆری ئێمە لە خزمەتتان سەلامەت بیاخوا خی گەورە سەرکەوتوی بە زیاد بخوانی بڕێ سەلامەت بیاخوا خۆش بیا خی گەورە سەلامەت سەلامەت بیاخوا بەخێر بێن